گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک بێسن فایق ڕاوێژکاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک بێسن سڵاو لێبێ. سڵاو بۆ جەنابیشت. زۆر بەخێر بێی سەرچاو بەخێراتی. زۆر سپاس. زۆر بەخێر بێی. کاک بێسن جۆرێک دۆخی هەرێمی کوردستان گەشتو بووە بنبەستی سیاسی بە ئێستەشەوە. هەندێک هەوڵ هەبوون بۆ ئاشتەوای هەر لە هەوڵەکانی جەنابی مامۆستا سەلاحەدین بەهادین ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە لێدوانەکانی هەم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود لە جەژنی قورباندا ینی داوایکی لایەنەکان کۆبنەوە. ئایا ئەم هەوڵانە هیچی گەشتووە بەوەی کە جۆرێک لێک نزیک بوونەوە هەبێت؟ سڵاومان بۆ بینەرانی بەڕێزێ، سڵاو بۆ جەناب و بۆ کارمەندە خۆشەویستەکانی ئەم تەلەڤیزیۆنە ئازیزەمان. هەوڵەکان هەوڵی باش بوون ئەوەی مامۆستا سەلاحەدین بەهادین ئینسان هی ئەوەیە بە تەقدیرەوە لی بڕوانێ ئەم بۆ خۆی هەم بۆ پرۆژەکەی و هەم بۆ تیمە حەزبیەکەشی کە ئەو ڕۆڵیان گێڕا لە ڕاستیەوە هەوڵی تریش هەبوون و بینی محاولاتی دەرەوەی عێراق و دەرەوەی عێراقیش هەبوون لە ڕاستیە، بەڵام ئەوەی تا ئێستا هەیە یەکێتی و پارتیە توانم بڵێم یان هەوڵەکانی پێکێنانی حکوومەت و دانیشتنی پەرلەمانی تازەی هەرێمی کوردستان ئەبێ بڵین تازە بەڵام 2 ساڵی بەسەرا تێپەڕێەوە تا ئێستا نەگەیشتوتە هەنگاوێکی ئەوتۆکە دەست بە هەنگاوە عملیەکان بکات لە ڕاستیە. تا ئێستا ئەو دوورمەی مەودایی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی دوو هێزی سەرەکی دوو براوی هەڵبژاردن یەکێتی و پارتی تا ئێستا چەق بەستووی و دووریەکە لە نێوان هەردوو هێزەکە و هێزەکانی تر بەگشتی تا ئێستا بەردەوامە لە ڕاستیەوە هیچ کاتێکی دیاریکرا و تەوقیتێکی محەدەد نییە بۆ دەستپێکردنی دانیشتنەکانی پەرلەمان یان ڕێکارە قانونیەکانی تەشکیلکردنی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و دانیشتنەکانی پەرلەمان. لینک و هێڵی پەیوەندی هەیە لە نێوان پارتی و یەکێتیە؟ بێگومان هەیە لینک و پەیوەندی ناڕەسمی و ڕەنگە دانیشتنی ناڕەسمیش لە مناسەباتی ناڕەسمیە هەبێ، بەڵام ئەوەی کە پێی ئەوترێ دانیشتنی ڕەسمی کۆبوونەوەی ڕەسمی وەکو ئەوەی ماوەکانی پێشوو لیژنەی دانووسانی هەردوو لا هەبوو بە ڕەسمی زنجیرەیەک دانیشتنیان کرد و گەیشتنە زنجیرەیەک خاڵی هاوبەش. دەست پێکردنی ئەو جۆرە دانیشتنانە نییە لە ڕاستیە تا ئێستاەوە نەشم بیستووە وادەیەک هەبێ بۆ دەست پێکردنەوەی دانیشتنە ڕەسمیەکانی هەنگاونان بەرەو تەشکیلکردنی حکوومەتی تازە. باشە. دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو دوای 4 مانگم کۆبوونەوانەش ئەنجام نادران. ئەمە پێدوانیە جۆرێک لە لێک نزیک بوونەوە با بڵێن دروستکە دوای ئەوەی کە بۆن سەرۆکوەزیران مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی و جێگری سەرۆکوەزیران بەشداریان کرد. دانیشتنەکەی ئەنجومەنی وەزیران دانیشتنی ئەنجومەنی وەزیران کابینەی وزاری حکوومەتە پەیوەندە بە ئەو بابەتە خزمەتگوزاری و بابەتە ڕۆژانەیانی کە ئەرکی حکوومەتە لە ڕاستیە بۆیە پەیوەندی بە دانیشتنی یەکێتی و پارتی و تەشکیلی حکوومەتەوە نییە. دانیشتنیەکی ئاسایی ئەنجومەنی وەزیران بووە ڕاستە لە پراوێزی کۆبوونەوە کە پێش کۆبوونەوە کە دوای کۆبوونەوە کاکرێ کاقوبات برادەرەکانی پارتی بینی بێ، بەڵام دانیشتنەکە تەنها دانیشتنی ئەنجومەنی وەزیرانە و چوارچێوە و خاڵەکانی گفتوگۆ و مناقەشاتی ناو ئەو جۆرە دانیشتنانە واضحە کە هیچ پەیوەندیکی بە تەشکیلی حکوومەت و بابەتی کابینی تازەوە نییە، چکە خۆ دەزانی پێکاتی ئەنجومەنی وەزیرانی ئێستا ئەنجومەنی وەزیرانە چەندین لایەن و گروپی جۆراوجۆری تایە و دەسەڵات و ئیش و چوارچێوەی کاری ئەنجومەنی وەزیرانە واضحە، ینی هیچ پەیوەندیەکی بە تەشکیلکردنی حکوومەتەوە نییە، ئەوە دانیشتنی ترەوە بێ لە شوێنی تر بکرێت. باشە ئەی بە بڕای تو هیچ باسێکیەوە ناکەن بۆ نمونە کاقوبات قسەی لەسەر بۆ نمونە کۆبوونەوەکان ئەنجومەنی وەزیران کردووە قسەی لەسەرەوە کردووە دەڵێ ئەدایم حکوومەتە خراپە لێ رازی نین، ینی لە پەراوێزیەوەدا هیچ دوو قسە لەگەڵ ئەکتردا ناکەن بڵێ کاکە ئەکرێ کرابێ ئەکرێ کاقوبات قسەی کردبێ لەگەڵ کاگەمە سروریان لەگەڵ برادەرەکانی پارتی، بەڵام وەکوتم ئەم دانیشتنانە دانیشتنی وەزیفین دانیشتنی ئەرکن دانیشتنی ئەنجومەنی وەزیرانەوە ئەرکەکان و دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیرانی واضحە. من پێم وانییە چوو بنە سەر تەوەری تەشکیلاتی حکوومەت و ئەوانە و بابەتێکی ترە بێ لە شوێنی ترەوە دانیشتنی بۆ بکرێەوە لە شوێنی ترەوە ڕێگەچاری بۆ بدۆزرێتەوە. ڕاستە ئەو نوێنەری یەکێتی کە کاقوباتە خۆی ڕئیسی لیژنەی مفاوەزاتی یەکێتی بۆ کاک مەسروریش جێگری سەرۆکی پارتیە، بەڵام وەکوتم تەشکیلەی ئەنجومەنی وەزیران تەشکیلەیەکی وزاری حکومی خزمەتگوزاریە و بڕوا ناکەم یعنی ئیشی ئەوان نیە ئەکرێت لە شوێنی ترەوە ئەو بابەتە معالەجە بکرێت. جیاوازی ڕوئیای یەکێتی و پارتی چییە؟ ینی لەسەر چی ڕێک ناکەون؟ ئەوە دوێنێ پێرێک کاک دکتۆر سەردار عەزیز شتێکی جوای نووسی بوو کاک ڕانکۆ، ئەڵێ
کێشەی یەکێتی و پارتی یان کێشە هەرێمی کوردستان مەسەلەکە دوو ئیدارەی و دوو هێزی چەکدار و دوو ئەوە نییە. کێشەکە تێنەگەیشتنە لە هاوبەشێتی، تێنەگەیشتنە لە پێکەوە کارکردن لە ڕاستیە. بۆیە عمقی کێشەکان لە ڕاستیە و لە بیدایەتی دەستپێکردنی زنجیرە دانوستانەکانی نێوان وەفدی هەردوو لاوەوە تاوەکو ئێستا لە ڕاستیە تێنەگەیشتنە لە شەراکەت، تێنەگەیشتنە لە هاوبەشی لە پێکەوە بوون، تێنەگەیشتنە لە واقعی حکومڕانی و لە واقعی سیاسی و جوغرافیای سیاسی لە هەرێمی کوردستان لە ڕاستیە. ئێمە نەپێویستمان بەوەیە کێ چی لایە، نەپێویستیشمان بەوەیە دەسەڵاتی کێچەنە و دەسەڵاتی ترچەنێت. پێویستمان بە تێگەیشتنە لە هاوبەشی کە ئێمە لە هاوبەشی تێگەیشتین لەوەی کەسمان بە تەنیا حکومڕانیمان پێ ناکرێ، ئەوجا ئاسانتر داخڵی مەسەلەکانی هاوبەشێتی و پێکەوە کارکردن ئەبین لە ڕاستیە. کاگڕانکۆ ئێمە کێشەی ئەومان هەیە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بە من بە سەراحەت بڵێم، پارتی دیموکراتی کوردستان کێشەی تێنەگەیشتنی هەیە لە هاوبەشی، تێنەگەیشتنی هەیە لە پێکەوە کارکردن لەگەڵ ئەوانی تر. خۆ ئەگەر پارتی قرار بێ بە تەنیا بۆ خۆی حکوومەتەکە تەشکیل بکە و بتوانێت تەشکیلی بکە، ئەوە ئێمەش ڕەنگە بڵین کاکە پیرۆزە بێ و تۆ حەقی خۆتە بە تەنیا قراری چی ئەدەی چی ئەەکەی چی ناکەی. بەڵام مادام پێکاتەی ئەو حکومڕانیە ئیلا ئەبێ دوو لایەنیان زیاتر بە یەکەوە پێکیەوە بەرن بەڕێوەی بەرن، ئەبێ لە بڕیاردان و لە بابەتە چارە نووسازەکان و لە هەندێک مەسائیلی بەڕێوەبردن و مەسلەی پارە و ئیدارە و خزمەتگوزاری و چی ئەبێ ئەو هاوبەشانە بە یەکەوە بڕیار بن. مادام ئێمە شەریکین ئەم کۆمپیوتەرەمان بە شەراکەت هەیە ئەبێ بە یەکەوە بەکاری بێنین. ئەم ینی شەراکەت فەرقی هەیە لە تەنیا بەڕێوەبردن. بۆیە ئەسڵی کێشەکە لە هەرێمی کوردستان لە ڕاستیە تێنەگەیشتنە لە شەراکەت و تێنەگەیشتنە لەو واقعی لە هەرێمی کوردستان هەیە و ڕوونتر ئەو واقع تازەیی کە لە هەرێمی کوردستان هەیە. واقعی تازە جیاوازە لە واقعی 6 ساڵی ڕابردوو. ڕوونتر بڵێم ژمارە و عەدەت و سەنگ و قورسایی هێزەکان لە کوردستانە گۆڕانکاری بەسەرا هاتووە. باشە، هەرو قسەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ حکوومەتی ئایندە وەک حکوومەتی پێشوو نابێ، مەبەستی چییە لەوە؟ مەبەستی ئەوەیە حکوومەتی پێشوو لە ڕاستیە گلەی لەسەر بوو، کەم تەرخەم بوو لە هەندێک مەسەلەیە، تێگەیشتن لە شەراکەت لەناو ئەو حکوومەتەیە زۆر لاواز بوو، کاری پێکەوەیی و کاری دەستە جەمعی ئەو گروپ و لایەنانی کە حکوومەتیان دروست کرده بوو لە ڕاستیە حکوومەتەکە لەوە ئەچوو حکوومەتی یەک لایەن بێ. کابینەی ئێستا کە ماوەکەی بەسەر چۆ لە کابینەیەک ناچێت کە زیاتر لە لایەنێک زیاتر لە دوو سێ لایەن بەیەکەوە پێچیان هێنابێ. ئیدارەدانەکەی بەڕێوەبردنەکەی بە جۆرێک بوو تەنها لایەنێک و تەنها کەسێک بە تاقی تەنیا خاوەنی و حکوومەتە بێ. لە ئەسڵەوە یان هەروە بوو یەکێتی تۆزێک ساردە بەرامبەر بە ئەم کابینەیە، ساردە بەرامبەر بە چۆنێتی بەڕێوەبردن و هاوبەشیکردن لەو ئیدارەیە. ئەوەی کاک باڤڵ ئەڵێ نابێ حکوومەتەکەی داهاتوومان لەوەی پێشوو بچێ، ئەمەیە نەسی قسەکە. نابێ ئەو جۆری شەراکەت و بەڕێوەبردنە لە حکوومەتێک بچێت بە تاقی تەنیا حکوومەتی دنیامان زۆرە هێزێکی سیاسی بە تەنیا حکوومەتەکە دروستەکە. ئەو هێزە سیاسیە کەسی یەکەمی ئەو هێزە سیاسیە کەسی یەکەمی دروستکەری کابینەکە هەر کێ بە کەیفی خۆی چۆن قرار ئەدا ئەجەندای حزبەکەی خۆی چۆن جێبەجێەکەەوە ئازادە. بەڵام کابینەیەکی وزاری کە دوو سێ لایەنیان دوو لایەن بەیەکەوە پێکیان هێنابێت لە ڕاستیە ئەمە هاوتانیە بەو حکوومەتە وزاری کە یەک لایەن بە تاقی تەنیا پێکی هێنابێت. قسەکە لەوەیە، قسەکەی کاک باڤڵیش ئەوە بوو نابێ ئەم حکوومەتەی کە لە ماوەکانی داهاتووە دروست ئەکرێ هاوشێوەی حکوومەتەکەی پێشوو بێ کە ئێمە تێبینیمان لەسەری هەیە کە خەڵکی کوردستانیش تێبینی لەسەری هەیە. کۆمەڵێک مەسەلە هەیە ئێمە تێبینیمان لەسەری هەیە. بەڵێ باشە، پارتی بڵێن بەبێ یەکێتی دەتوانێت ئەمە بکە، ئەنی هەندێکەوەڵە بوو بۆی کە دەستکاری نیساب بکرێ جۆرێک لەوەی پەرلەماندا بنیشێ و وەکو خولەکانی ڕابردوو کابینە وزارەکە تشکیل کرێ و پۆستەکان بۆ یەکێتی نیساب دەستکاری ناکرێ بە حەزویست نییە. نیساب مەسلەیەکی قانونیە چوارچێوەیە کە عەدەدە ژمارەیە قانون و دەستوری عراقی و قرارەتی محکەمەی ئیتیحادی و کۆمەڵێک ئەنزیمات هەیە لە کوردستانە ڕێکی خستووە. تۆ ناتوانی وەکوی جەنابی سە بە تەنیا لێوە بەرنامە پێشکەش بکە، یا من بێم لێرە ئەمە نابێ، تەنزیم کراوە، ئەمە بە قانون تەنزیم کراوە، دەستکاری نیساب ناکرێت. نقطە سەری دێڕ. ئەوەی تریش حکوومەت وازەحە، یعنی بەبێ پارتی بە تەنیا ناتوانێت تشکیلی بکە. پێکهاتەی تازەی پەرلەمانی کوردستان، ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان، چ ئەوهای پەیمانەتیانەی کە ئێستا هەن، چ ئەوانەشی کە ئەگە پێش تشکیلکردنی یان پێش دەستپێکردن بە ئینتیخابات هەبن، ئێستا پێکهاتەی پەرلەمان ژماری کورسیەکان لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە بە جۆرێکە لە ڕاستیە پارتی بە تەنیا ناتوانێت حکوومەت تشکیل بکات. ئەگەر بەشیوە کورسی کۆ بکاتەوە
قەنەعات بە پەرلەمانتارەکان بکە؟ ناتوانێت بیکە خۆگە بی کردایە ئێستا کردبووی دەسەڵاتی توانای ئەوەی هەبووە من پێم وایە پارتینە ئەوە سایسە ئەگەر وەکو ژمارە بیکە وەکو واقع جێبەجێ دەبێت قورسە وەکو واقعیش قورسە جێبەجێ بێ بەڵام وەکو ژمارەش قورسە یان ئەو سینناریۆیی ڕابردوو تێپەڕی ڕۆی دووبارە نابێتەوە کە پارتی دموکراتی کوردستان ئەگەر توانێت قەنەعات بە پەرلەمانتارەکانیش بکات نیساب تێپەڕێنن کابینە وزارەکە تەشکیل بێ ئەو پۆستانەی هەم کە دایەنا لە خولەکانی پێشودا بینیمان لەگەڵ زتنەوەی گۆڕاندا وایان کرد هەندێک پۆستیان هێشتەوە بۆ یەکێتی ئەم ئەمە تێپەڕی ڕۆی واقع سیاسەکە ڕێگە نادا و واقعی ژمارەیی ناو پەرلەمانی کوردستانیش ڕێگە بەوە نادا ئاسان نییە ئەگە بکرایە پارتی کرد بۆیە ئاسان نییەوە ئێستا دابشکاری پێکاتەی ناو پەرلەمان کورسەکانی پەرلەمان و ژمارە یەکێتی و هاوپەیمانەکانی و پارتی و مەسەلە نەگەر هاوپەیمانەکانی بە جۆرێک لە یەکەوە نزیکە بە ئاسانی من پێم وایە بە بەیەک دروستکردنی کابینە و دەستکردن بە دانیشتەکانی پەرلەمان قورسە زۆر قورسە ڕێی تێناچێت باشە کاک بێستون بەڕێ زەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دەستپێشخەرێکەیە لەگەڵ یەکێتی دانیشت و لەگەڵ پارتیژدا دانیشت پرسیاریم لێ کرد لە دیداری چەند ڕۆژی ڕابردوو دیدارێکی میدیایی بوو ینی پرسیاریم لێ کرد جیاوازی ڕوئای یەکێتی پارتی چییە کورت و پۆ خۆدوتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت بە یەک پاکێز پەرلەمانی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستان و کابینەی تازە بێکەوە تشکیل بێ ینی ئەم پەرلەمان دەست بەکار بێتەوە و لەوێ بڕیاریەوە بدرێت کە کابینەکە کابینە وزارەکە پێک بێنرێ بەڵام پارتی دموکراتی کوردستان ئەڵێ ئێمە باجارێ پەرلەمان دەست بەکار بێتەوە کارەکانی دەست پێ بکاتەوە اینجا دواتر قەرار لەوا دێن و ڕێکەکەوین لەسەرەوەی کابینە وزارێکە چۆن بێ و پۆستەکان چۆن پێش ئەوەی ئەم مەسلەیە مەسلەیەکی سیاسی بێ ئەمە سڕف مەسلەیەکی قانونیە کە تۆ پەرلەمانکارە ئەکەیتەوە پەرلەمان مدەیەکی محەدەدی هەیە بێ ڕاستەوخۆ دەستەی سەرۆکایەتەکە هەڵبژێری کە دەستەی سەرۆکایەتی هەڵبژارد زنجیرەیەک ڕێکاری قانونی یەک لە دوای یەکن ڕەبتیان بەیەکەوە هەیە ئەوە یەکێتی ئەیڵێ مەسلەکە بەشێکی سیاسیە بەشە ئەساسیەکەی ئەو ڕێکارە قانونی و ئوسوڵیانەی کاری پەرلەمانی و حکومڕانیە کە نیظام و قانونی کارپێکراو لە هەرێمی کوردستان تهدیدی کردووە دەستەی سەرۆکایەتی بێ هەڵبژێردرێ دوایی سەرۆکی هەرێم هەڵبژێردرێ دوایی کەسێک ڕاستپێردرێ بۆ تەشکیلی حکوومەت بۆیە ئەمانە ئەوان ناکرێتەوە بڵێ من با پەرلەمان کارا کردو خۆ بێ دەستی سەرۆکایەتی یەکسەر هەڵبژێری هەر ئەو ڕۆژە بێ دەستی سەرۆکایەتی هەڵبژێرێ چۆن پەرلەمان کاراکەیتەوە بەبێ هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی دەستی سەرۆکایەتیش ڕێکەوتنی ئەوێ بەبێ ڕێکەوتنی سیاسی چۆن دەستی سەرۆکایەتی هەڵبژێری بەبێ ڕێکەوتنی سیاسی چۆن کەسێک متمانە پێدەی بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان چۆن سەرۆکی هەرێم دوای کەسێک ڕائسپێرێ بۆ تشکیلی حکوومەت ئەمانە زنجیرەیەک هەنگاوی یەک لە دوایەکی قانونین بڕوات وایە لە چیوە سەرچاوی گردوان بۆ چوونیان ینی پێدوانێ بەشێکی پەیوەندی بەو زەختە سیاسیەوە هەبێ لەلایەن دۆستەکانمانەوە کۆمەڵگەی نێودوڵەتی دەڵێ پەرلەمان بۆ کار ینی دیانێ پەرلەمان لانی کەم کارا بێتەوە و ئیتر وەکو دەڵێ دیسانەوە دوایی ئەم قوانین نیوانی کێتی پارتیەر بەردەوام دەبێت بۆ چوونی یەکێتی ئەوەیە ئەبێ بە زووترین کات پەرلەمان کارا ببێتەوە و بە زووترین کات حکوومەتی تازە تەشکیل ببێ و بە زووترین کات سەرۆکی هەرێم هەڵبژێردرێ یەکلاکردنەوەی ئەم بابەتانەوە بەلاڕێنی بە یەکلاخستنەوەی یەکلاکردنەوەی مەسلەی دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستانمان کە ئێستا پرسیاری قانونی و شەرعی و سیاسی و ئەخلاقی و دیبلۆماسی زۆر گەورەیان لە ناوخۆ لە دەرەوەی وڵات لەسەرە ئەمە بەلای یەکێتیەوە خەمێکی زۆر گەورەیەوە یەکێتی پەلەیەتی لە دەستکردن بە گفتوگۆکان و دەرگاکانی کردوتەوە هاوار ئەکاڵێ ئێمە نابێ بەبێ پەرلەمانی بەبێ پەرلەمانی و بەبێ حکوومەتی و لە ناو حکوومەتیشا کۆمەڵێک تەفاسیلی تر هەیە ئەمە خزمەت گوزاریە ئەمە بودجەیە ئەمە موچەیە ئەمە چییە نابێ ئەمانە بەم شێوە معەلەقیە لە کوردستانە ئیدامەیان پێ بدرێ ئەمە بۆ سومعی هەرێمەکەمان خراپە بۆ سومعی دیموکراسی و هەڵبژاردن و دەنگی خەڵک خراپە بۆ سومعەمان خراپە لە لای وڵاتان و نێردە و ناوەندە نێودەوڵەتی و ئیقلیمی و عێراقیەکان و دەرەوەی عێراقیەکان بۆ یەکێتی بەجددی پەلەیەتی و بۆیەش هاوارەکە لە سەرۆکەکەیەوە تا خوارەوە هاوارەکە ئێمە دەرگامان کراوەیە ئێمە ئامادەین بۆ توێش پێویستە بەیەکەوە دانیشین پێویستە بەرمەبنای تێگەیشتنمان لە هاوبەشی و لە شەراکەت و لە بەرچاوگرتنی دۆخی تازەی سەنگی هێزە سیاسیەکان لە کوردستان و واقعی سیاسی دانیشین حکوومەتەکە تشکیل بکەین خۆیەکێتی نەچۆ هەڵگژێ بە شاخێکا بڵێ من حکوومەت تشکیل ناکەم نا خەلەکە لە شوێنی ترە لە ڕاستیا لا یەکێتی نییە کاک بێستون سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتی ئێستا ئێمە 39 بە 39 بەڵێ وایە وەکو ژمارەی کورسی
کە بە سینۆ بن ئەگەر دابنیشنەوە بۆ پێگەێنانی کابینەی نوێ ئایا لەو شوێنەوە دەست پێ دەکەنەوەکو دەڵێ گوریسەکە لەو شوێنەوە کە گرێدراوە دەست پێ دەکەنەوە کە ویستەکانی یەکێتی ئەو پۆسانی کە داوای دەکرد بە حەقی خۆی دەزانی لێوە دەست پێ دەکەنەوە یان نا ئێستا قۆناغی سینۆ بە سینۆ جیاوازترە. طبعاً دۆخی ئەو سەردەمە جیاواز بوو ئەو سەردەمەی کە زنجیرەیەک و توێژی سیاسی لە بینی یەکێتی و پارتیا بەڕەسمی دوو لیژنەی مشتەرەکی مەکتەبی سیاسی هەردوو لە زنجیرەیەک دانیشتنیان کرد دوای ئەوە کۆمەڵێک دۆخی تازەی سیاسی لە کوردستان و عێراق ڕوویاندا یەکێک لەوانە ئەو سەردەمە سەرۆکی کۆماری عێراق هێشتا هەڵ نەبژێردرا بوو ئەو دانیشتانە باسی سەرۆک کۆماری شیتیا ئەکرا جار ئەخرانە ناو پاکێجەکانەوە هەندێک جاری شەخرانە دەروی پاکێجەکان ئێستا مەوزوعی سەرۆک کۆمار یەکلا بووبووەوە و بەبێ پارتیش یەکلا بووەوە ئەمە یەکێک لەو کەیسانەیەکە لە مەوزوعی دانیشتنەکانی داهاتووە ئەگەر دەست پێ بکاتەوە مۆزوعی سەرۆک کۆماری لێ دەرەکرێت دووەم ئەو سەردەمە یەکێتی بە 23 کورسییان زیاترەوە ئەچووە دانووسانەکانەوە ئێستا یەکێتی تەحالوفی هەیە تەحالوفی هەیە لەگەڵ نەوەی نوێ لەگەڵ خەڵکی تر ژماری کورسەکانی زیادی کردووە خەڵکی ترکێن ئەکرێ هاوپەیمانی تریش هەبێ هاوپەیمانی تریش بێتە ناوێەوە کورسی تریش هەبێ واتە دۆخی دانووسانەکان بێگومان جیاواز ئەبێ لە دانووسانەکانی پێشووەکو وتم واقعەکە وایە ئەو سەردەمە سەرۆک کۆمار بەشێک بوو لە مفاوەزاتەکان ئێستا سەرۆک کۆمارێک لا بووەوە ئەو سەردەمە هێزی تر نەهات بۆ ناوهای هاوپەیمانێکەوە ئێستا هێزێکی 15 کورسی هاتووە هاوپەیمانی یەکێتیە یان ئێمە هەمان وەڵامدانەی پارتی دموکراتی کوردستانە کە دەویست سەردەمی پێش هەڵبژاردنەکان و دوای هەڵبژاردنەکان جیاوازە نانە پەیوەندی بۆ نییە سەردەمی دوای هەڵبژاردن و پێش هەڵبژاردن یعنی وەکوتم دوو بابەت هەیە یەکیان مەوزوعی سەرۆک کۆمار بەشێک بوو لە مفاوەزاتی یەکێتی و پارتی ئەو سەردەمە نەگەیشتین بە ڕێکەوتن پارتی ئێستادادی ئەوەی تیانە بوو بەشداری لە دانیشتنەکانە بکات دەنگ با بە سەرۆک کۆمار بەشێک بێ لەو پاکێجەی بەشێک بێ لەو کەمپەی کە پشتیوانی سەرۆک کۆماریانە کرد لە دانیشتنەکانی پەرلەمانی عێراق و لە ناوەندی و توێژ و سیاسەتا لە ناو بەغا پارتی چووە دەرەوەی ئەو بەرەیە لەو کەمپە نەبووە بە هیچ جۆرێ نەک پشتیوانی نەکرد بگرێت دژایەتی کرد تا ئێسش پشتیوانی ناکەوە ئەترافی پێ ناکەوەکو سەرۆک کۆمار ئێمە ئەزمونێکی زۆرمان هەیە لەگەڵ ئاعتراف نەکردنی پارتی بە پۆستەکانی یەکێتی ئەمە یەکەم جار نییە ڕەنگەوەیان زۆر گرنگ نەبێ بەڵامەوەیان گرنگە و چوارچەوەی پرسیارەکەی جەنابتە ئەوەیە ئەبێ تۆ پۆستی سەرۆک کۆمار و مەسەلەی مناقەشەکردنی سەرۆک کۆمار لە مفاوەزاتەکان دەرکەی یەکە دەرەکرد واتە مفاوەزاتەکە خۆی ئۆتۆماتیکە بێتە مفاوەزاتێکی جیاواز لەو مفاوەزاتەی کە پێشووتر کراوە دووەم ژماری کورسەکان ئێستا زیادی کردووە ئێستا یەکێتی وەکو تەحالوف ئەچێتە دانووسانەکانەوە بێگومان یعنی ئەوە فەرقی هەیە باشە کاک بێسون ئەگەر سینۆ بە سینۆن یەکێتی بۆ نمونە بۆ داوای پۆست لە پارتی دەکا ئەو کاتە ینی دۆخێکی وانایەتە پێشەوە کە یەکێتی هەوڵی پێگەێنانی حکومەتدا ئەیەکێتیش خۆ ڕەنگە نەتوانێت بەتەنیا ئەوەی کە کاقوباد وتی لە کۆنگرە ڕۆژنامەیەکەیە لە دانیشتنەکانی مؤتەمەری دێڵڤی یعنی یەکێتیش ڕەنگە بەتەنیا نەتوانێت حکوومەت تەشکیل بکەوە بشتوانێ ڕەنگە ناواقعی بێ لە ڕووی واقعی سیاسی و واقعی جوغرافی هەرێمی کوردستانەوە ڕەنگە لۆژیک ڕێگە بەوە نەدا و ڕەنگە یەکێتی ژنێتێکی وهای نەبێ بەڵام مەسلەی کورسیەکان کاگڕانکۆ ئەمە پارتی زۆر ئەم قسەی ئەکاوە پێچێ زۆر ئستفزاز بوو بێ بەم تەحالوفە لە کاتێکە تەحالوفکردن لە بینی دوو کوتلەی پەرلەمانی لەناو هەر پەرلەمانێکە حاڵەتێکی زۆر ئاساییە ئێمە دوو جۆر تەحالوفمان هەیە تەحالوفێکمان هەیە پێش ئینتیخابات لیستەکانی هەڵبژاردن بە یەکەوە ئەتوانن بچنە هەڵبژاردنەوە بەشداری هەڵبژاردن بکەن کۆمیسیۆن ڕێگەی داوە بەمە دوو هێزی سیاسی لە چوارچەوەی لیستێکی ئینتیخابیە بەشداری ئینتیخاباتەکەن ئەمە حاڵەتێکی نۆرماڵە هەنگاوی دووەممان کە محکەمەی ئیتیحادی یەکلایی کردوتەوە و قانونێک بەرکارەکانیش ڕێگەیان پێداوە عورفی متتەبعی کاری پەرلەمانیش بەلایەوە شتێکی غەریب نییە دوو فراکسیۆن دوای کۆتای هاتنی پەرلەمان دوو فراکسیۆنی پەرلەمانی دوو هێزی سیاسی لەناو پەرلەمانە تەحالوفەکەن ئەی ئەوە نیە کردومانە لە بەغا ئەوە نیە پارتی کردوێتی ئەی لێرە پێشتر نەکراوە ئەم تەحالوفە سیاسیانە بۆ ئەم تەحالوفە سیاسیە بەلای پارتیەوە بە خاڵێکی ئیستفزازی سەیرەکرێ دوو هێزی سیاسی تەحالوفیان کردو ئێستا بەیەکەوە ئەڵێن ئێمە ئەچین بەم تەحالوفە بەشداری حکوومەتەکەین بەم تەحالوفە پاکێجە ئینتیخابیەکانی خۆمان لە کارنامە وزاریەکەی حکوومەتە تەزبیت ئەەکەین ئێنی ئەمە حاڵەتێکی نۆرماڵە و ئەبێ پرۆسی سیاسی و بەڕێوەبردن لە کوردستان ئەم جۆر حاڵەتانە بە نۆرماڵ وەربگرێت بۆ جارانی بە بڕایەوە کاک بێسن دەڵێ پێی ئیستفزاز بوونە
وەکو ئستفزاز سەیرەکەن عفۆن وەکو ئستفزاز ئەیبینن کە من دیقەتی میدیا ئەدەم لێدوانی بەرپرسانی برایانمان لە پارتی بینم یعنی حاڵەتەکان بەلاوە حاڵەتێکی زۆر شازە ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ ئەویان پێ قبول نەکرێت کە چاوەڕێوەیان ناکرد بەم تەحالوفە هێزی یەکێتی پێگەی یەکێتی پێگەیەک بێ لە ئاستی پێگەی ئەوان نابێ ئەوان پێیان وابێ هەمیشە ئەبێ ئەوانی تر لە دوای ئەوانەوە بن ئەمە حاڵەتێکی خراپە دووەمیشیان ڕەنگە ئەوە بێ بەم تحالفە سەنگی سیاستکردن لە کوردستان چوو بێتە دۆخێکی ترەوە و مفەوەزاتەکان چوو بێتە دۆخێکی ترەوە تەشکیلاتی حکوومەتیش بباتە دۆخێکی ترەوە ئەمەیان پێ قبول نەکرێ بەڵام بابەتە ئەسڵەکە ئەوەیە هیچ کەسێک نەیەکێتی مافی ئەوەی هەیە ڕێگە لە تحالفاتی پارتی بگرێەوە تحالفاتی پارتی پێ ناخۆش بێ خۆ ئەگە پارتی خۆشی ئەم تحالفەی پێ بکرایە ڕەنگە بیکردایە و ڕەنگە محاولەشی کردبێت لە ڕاستیە بۆیە پێتان ناخۆش نابوو ناتوانانی پێت ناخۆش بێت کە خۆ من حەقی ئەوەم چییە پارتی لەگەڵ کێ تحالفەکەویان نیکە کەی ئیشی ئێمەیە ئەسڵەن یعنی ئیشی هێزی سیاسی تر نییە لەکوێ کاملایەن و کامکاری فراکسیۆنە یعنی ئەمە ئەو قانون و ئەنزیمانەی کە لە عێراق و لە کوردستانی شاهن لە عێراق زیاتر هەن ئێمە قەراری مەحکەمی ئیتیحادیشمان هەیە لەسەر تەحالفکردن بۆ هەندێک ئەوەی کە پرسیان پێکرد بوو کاتی خۆی لە عێراقا ئایا کوتلەی ئەکبەر کێ کوتلەی ئەکبەر ئەوەیە کە دوو هێز بەیەکەوە تەحالفەکەنیان ئەوەی کە بەتەنیا کاکەمە ڕێگە پێدراوە دوو هێزی سیاسی خاوەن کورسی پەرلەمانین بەیەکەوە تەحالفەکەن چۆن پێش ئینتیخابات حەقیان هەیە و کۆمیسیۆن ڕێگەی داوە دەرگا ئەکاتەوە کۆمیسیۆن لە کاتی تۆمارکردنی ناوی کیانە سیاسەکانە دەرگای تحالف دروستکردن لە بینی هێزە سیاسەکانە ئەکاتەوە ئەمەش لە کاری پەرلەمانی حاڵەتێکی زۆر زۆر طبیعیە تۆ ئەچی ژمارەیە کورسی ئێستا ئەگەر پەرلەمان هەبوایە تۆ ئەچی ئەم تحالفە پێشکەش بە سەرۆکی پەرلەمانەکەی ئەی بێ ئەڵی کاکەڵێ ئێمە ژماری کورسەکانمان ئەوەیە ئەمە بین بە یەک فراکسیۆنە بین بە یەک هاوپەیمانیە بین بە یەک تحالف لەناو پەرلەمانە لەبەرەوە حاڵەتێکی نۆرماڵەوە پارتی غەڵەتەکە ئەم سەرێشەیە بۆ خۆی دروستەکە و ئەیکاتە بیانوویەک بۆ عرقە لە دروستکردن لە بینی تەشکیلاتی حکوومەتی تازی هەرێمی کوردستانە باشە کاک بێسونێستا کە سینۆ بە سینۆن سەرۆکی ئەنجومەنی وەزیران لای پارتیە سەرۆکی هەرێمی کوردستان لای پارتیە سەرۆکی ئەنجومەنی یاسایش لای پارتیە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری لای پارتیە پێم وابێ تەنها سەرۆکی پەرلەمانی کوردستان لای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەگەر ڕێکەوتن بکەن بەم پۆستانەدا دەچنەوە نابێ بم پۆستانەیە بچینەوە لە ڕاستیە ئەو پۆستانەی کە ئیستحقاقی یەکێتی بوون لە دەورەکانی پێشووە جیاوازە لەو پۆستانەی کە ئێستا ئەبنە ئیستحقاقی یەکێتی بە دیوەکەی ترە دەوری یەکێتی لە کابینەی پێشوو سەنگی یەکێتی لە کابینەی پێشوو ئەو حەجمەی یەکێتی پێی چۆتە ناو کابینەی وزاریەوە جیاوازە ئێستا یەکێتی ژماری کورسیەکانی سەنگی قووەتی دەنگەکانی تەحالوفەکانی جیاوازە لەو تەحالف و کورسی و سەنگانی کە پێشوو بەشداری حکوومەتی پێکردو بێگومانێکێتی ئێستا بارتەقای سەنگ و کورسەکانی خۆی داوای پۆستەکە و بەپێی ئەو حەجم و کورسی کە ئێستا هەیە تێچێتە مفاوەزاتەکانەوە بۆ تەشکیلکردنی کابینەی تازە کام لەو پۆستانە داواکەن ئەوە لە ڕاستیە ئەکەوێتە سەر کاک باوڵ سەرۆکی یەکێتی و مەکتەبی سیاسی و لیژنەی کە مفاوەزاتەکەن لە ڕاستیە داوای چی ئەکەن و چی ناکەن من و تەفاسیلە نازانمەوە ئیشی ئەوانە لە ڕاستیە بەڵام ئەوەی ئەیڵێم ئەوەیە حقیقەتەکە ئەوەیە سەنگی یەکێتی ئەمجارە جیاوازە لە سەنگی پێشوو و ئەو حەجمەی یەکێتی ئەوێ لەم کابینەیە بێگومان لەوەی پێشوو ناچێت سپاس دەکەم زۆر بەڕێز کاک بێسم فایق ڕایشکاری سەرۆکی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردنت زۆر سپاس بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێ